مبتدع ئەمانە دینیان لەبەین برد ئەمانە دینیان کردە مەڵحەکە ئەمانە خەڵکیان پارچە پارچە کرد هاوارەکە من هاوار لە غەیری خواکەم نەعوذ بالله بەر عەلەیهی قورئان ئەی بۆ موشریک نەبوو ماستە بەلێو تۆ دیار بێ هەیەتی کاکە بە عمری دارگوێزێکی قەدیمی کردووە کیلۆی خوێنی تیان نییە باشە بەو قورئانە کە ئەوا خۆم لای بووم ئەو نەی نەهاتووەتە دەست لەم دینەی ڕەسوول الله ئەو ڕەهبەری خەڵکەکە بە دەستی چەپ نەخوا نای ئاوزێ بە دەستی ڕاست لە صحیحی مسلیمە لە هەموو صحیحەکانە بێت چە صحیح مسلیمە پێغەمبەری خۆشەویستمان نەفەرێک فەرمووی بە دەستی ڕاست بخۆ کوتی ناتوانم لە ڕووی تەکەبورەوە لا أستطيع فرمي لا أستطيع فرمي الشيطان بدسي شبخوا شيطان بدسي راس خو رسول الله جان فرمي صلى الله عليه وسلم قلت ناتواني فرمي ناتواني هر أودق ما رفعها إلى فيه فرمي والله لو دقوا حتى أو رجل من دسي برز نبو بودني توسي شلل سكتي كخوات تبارك وتعالى فلجي كده ما رفع إلى فيه صحيح مسلم إشتاتو نازاني أو نلا سنة الروش ديني إسلام ورسولك في غنبرك دوري ناد أزيشتا أو خلقت شون صالح دردي أو خلقت شون متعهد دردي أو خلقت شون واقعا ليبراو دردي داخل جيرانم هات بزمو بيسات وبرنامج كان شنيا أو يكعل دينك أي الله هات شوار هذا كردي كنا جرد هزار ناو ناتوەری لێ ئەدۆزنەوە بۆ دینەی ڕەسوول الله جێ نەگرێ ئەوان کفتەکەی خۆیان بخۆن نانەکان لەوایە نەفەرێکە پێ ئەڵێ باو ئەوە منی چی بۆت ئیتیهامم بۆ دێ ئەمە لەگەڵ دین نایەتەوە خلافی دینە بڕۆ ئەو تۆ فڵان دێ ئەمانە بەدبەختین عەزیزەکانم